يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئازیزان سڵاوی خۆی پەروەردگار لە هەموو لایەک خۆشحاڵم لە بابەتێکی نوێ لەسەر فقهی ڕۆژوو و فقهی ڕەمەزان بە خزمەت ئێوەی بەڕێزەکەمەوە. لەم ڕۆیە بەڕێزان قسە لەسەر ئەو بابەتانە ئەکەین کە خەڵک بەلایەوە کێشەیە و ئاڵۆزیەکی تایە لە ڕووی ئەوەی ئایا بە ڕۆژوو بینتایە یا بە ڕۆژوو نەبینتایە. خەڵی یەکەم بەڕێزان بابەتێکمان هەیە خەڵک زۆر لێ بێئاگایە، ئەوش ئەوەیە کەسیش پرسیاری لەبارەوە ناکە ئایا گوناه ڕۆژوو بەتاڵەکات و یا بەتاڵی ناکاتەوە. طبعاً ئێمە زاهیرەکان قەنەعەتێکیان هەیە بەوەی کە گوناهی بەعەمد ڕۆژوو بەتاڵەکاتەوە. چەندین بەڵگەی بەهێزیشیان بەدەستەوەی لەسەر ئەم مەسەلەیە. یەکێک لەوانە بەڵگەیەکی عەقڵی دێننەوە ئەڵێن باشە خواردن و خواردنەوە کە خۆی حەڵاڵە ڕۆژوو بەتاڵەکاتەوە. ئەڵێ ئەی درۆ، ئەی دزی، ئەی غەیبەت، ئەی بوختان کە ئەمانە هەر لە بنەڕەتا حرامن، یعنی پێش ڕەمەزانیش حرامن. ئەکرێ لە ڕەمەزانە حەڵاڵەکان حرام بن بەڵام حرامەکان حەڵاڵ بن، ئەڵێ شتیوانیە. پاشان ئەوان بەڵگە بەچی دێنەوە لەسەر ئەم بابەتە. ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیەتی من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه. کەسێک واز لە قسەی هەڵبەسرا و کردەوەی خراپ نەهێنێ، خوای گەورە پێویستی بەوە نییە واز لە خواردن و خواردنەوە نەهێنێ. یا بۆ نمونە لە حەدیثێکی ترا ئەفەرمێ رب صائم حظه من صومه الجوع والعطش. ئەفەرمێ لەوانەیە هەندێک ڕۆژەوان هەبن لە ڕۆژۆکەیانە تەنها تینوێتی و برسێتەکەیان بۆ بمێنێتەوە، کەواتە پاداشتی ڕۆژۆکەیان بۆ نەماوەتەوە. یا ئەفەرمون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەلای دوو کەسا ڕۆیشت خەریکی حیجامە بوون، غیبەتیان نەکرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەفطر الحاجم والمحجوم، ئەوەی کە لە شاخەکە ئەکا ڕۆژۆکەی بەتاڵە، ئەوەی کە لە شاخەکەی بۆ ئەکرێ ڕۆژۆکەی هەر بەتاڵە. کەواتە ئەوان ئەڵێن ئەمانە بەڵگەن لەسەرەوەی کە ئینسان ئەگەر لە کاتی ڕۆژووە وازی لە حرامەکان نەهێنا، وازی لە جنێو نەهێنا، وازی لە فێڵکردن نەهێنا، وازی لە تەرازوبازی نەهێنا، وازی لە دەستبڕینی خەڵک، وازی لە درۆکردن، وازی لە نەزەرکردن، یعنی خوشکێکی بەڕێز بڵێ وەڵام من بە ڕۆژوم بەڵام بە شێوازێک ئەچێتە بازار کە کاریگەری خراپ لەسەر ڕۆژووی دەیەها سەدەها کەس دروست ئەکا، جلەکانی صفاتی شەرعیانتیانە خۆیدا نەپۆشیوە. ئەمە بەڕێزان جگە لە تاوانی خۆی، تاوانی هەر کەسێک بەهۆی ئەوە تووشی تاوان بۆ تاوانبارە. لەبەر ئەمە پێی ناوەتی ڕۆژوو بەڕاستی ڕۆژوو ئادابی خۆی هەیە. ئەمە یەکێکە لەو خاڵانی کە ئێمە هەندێک جار لێی بێ ئاگاین، پرسیاریشی لەبارەوە ناکەین، وا ئەزانین دروستە بەڵام ئەبێ ئاگامان لەوە بێ کە ئەمە حرامە و ئەمە لای هەندێک زانایان گوناهی عەمدی واتە تۆ شتێک سوور ئەزانی گوناهە بەڵام ئەیکەی ئەفەرمون ئەمە ڕۆژۆکەی بەتاڵەکاتەوە و ئینسانەکە پێشی گوناهبار ئەبێ. خەڵێکی تر بەڕێزان ئەوەیە ئەگەر هاتوو کەسێک کار و پیشەی هەیە کە ئەمە زۆر کەس پرسیاری لێەکە، ئەڵێ من ئەگەر کرێکاری نەکەم ناتوانم بژێوی ژیانم دابین نابێ و مەجبورم کرێکاری بکەم، کرێکاریش بکەم، ئەڵێ من ناتوانم بە ڕۆژوو بم. ئەو کات ئایا شەرع ڕێگەم ئەدا؟ ئەمە بەڕێزان پرسیارێکی دقیقە پێویستە ئاگامان لەو خاڵە بێ. ئەگەر ئەم کەسە لەم مانگەیە کەسابەت نەکا، مەعیشەتی نەڕوا، یعنی بۆ معنایە مەعیشەتی نەڕوا کە بژێوی ژیانی دابین نەبێ، کەنانی مناڵەکانی نەبێ، قوتی مناڵەکانی پێ دابین نەبێ، ئەم کەسە ژیانی بکەوێتە مەترسیەوە، ئەمە بۆی هەیە بە ڕۆژوو نەبێ. دوای ڕەمەزان کەی دنیا سارد بوو، ئیشەکەی کەس بوو، بۆی هەیە بە ڕۆژوو بێ، بەڵام بەم شەرطانی کە عەرزم کردن. یعنی کابرا نڵێ وەڵام من ئەگەر کەسابەت نەکەم ئیتر بۆ نمونە دەخلەکە کەم ئەبێتەوە. یعنی هەندێک بەڕێزبانەیە خاوەن چێشخانەکان بەڕێزان، خاوەن چێشخانەکان ئەم مانگە مانگی عیبادەت و تاعەتە، ئێوە چێشخانەکانەکەنەوە خەڵکێکی زۆر بەهۆی ئێوەوە بە ڕۆژوو نابێ، بۆنی خواردنەکانی ئێوە ئەچێ بەسەریا، گەنجێکە خۆی پێڕاناگیرێ، ئەم پارەی پێی ئەکەن حرامە بەڕێزان. لەبەرەوە ئێوە 11 مانگی ڕێک پەروەردگار مۆڵەتی پێداون، پارە پەیاکەن، داهاتووی ماڵ و مناڵی خۆتان دابینکەن. لەم مانگەیە
خۆی پەروەردگار داوا ئەکا ئیلتیزام کەن بە حقوق و حدودەکانی شەرعەوە لەبەرەوە معنای تیانی ئێوە چێشتخانەکانتانەکەنەوە بچ پاساوێگەیکەنەوە ئەڵێن خەڵکی ڕێبوار دێتە لامان بەڕێزان ئەوەن تا یەکێکی ڕێبوار دێتە لاتان سەتی نیشتەجێ و خەڵکی شار دێتە لاتان ئەوە نابێ بە پاسا و دوای ئەوە خەڵکی ڕێبوار ئەگەر نێتە مەطعەمەکەی تۆ ئەمەگەن ئەبرێرە برسا نان و پسکیتە خوا نان و شەربەتێکە خوا بەڵام تۆ هاتووی مەطعەمێکی بۆ کردوێتەوە و زۆر جاری وا هەیە بێشەرمانە پەردەیەکیش نایی بە پێشی مەطعەمەکەتا من حەزەکەم ئەمە وەکو فتوایەکی شەرعی لە منی وەرگرن ئەو چێشتخانانەی لەم مانگە پیرۆزەیە چێشتخانەکانەکەنەوە حساب بۆ حکومەکانی شەرع ناکەن لە شارەکانە بەڕێزان ڕزقەکەتان حرامە دڵنیا بن لەوە کە حرامە هیچ پاساوێکی شەرعیتان نییە بۆ کردنەوەی چێشتخانەکانتان لەبەرەوەی ئێوە نامرن لە برسا ئەگەر ئەم مانگە کار نەکەن ئەو کرێکارە بەڕێزانی کە ئیشەکانیان زۆر قورسە و ژیانیان دابین نابێت ئەمانە بۆیان هەیە بە ڕۆژوو نەبن بەڵام ئەگەر ئەمانیش بتوانین بۆ نمونە کرێکارێکی بەڕێسێ با بچێتە لای دەوڵەمەنێک بڵێ من حاڵم وایە تو ئەتوانی ئەم مانگە لە زەکاتەکەت مانگانەکەم بۆ دابینکەی بۆی ئیش نەکەم و بە ڕۆژوو بم ئەگەر پێی بدا ئەوە کارێکی زۆر باشی کردو حتا ئەگەر بە قەرز بووی بکرێ نابێ بەڕێزان یعنی ئێمە ئەمڕۆ دنیا سبەی قیامەت کێ ئەڵێ ئەمێنین تا دوای ڕەمەزان کێ ئەڵێ ئێمە ئەگەر ئەم ئەمرەمان نشکان ئەمێنین ئەم خواردنە بخۆین لەبەرەوە ئەمانە حکمی شەرعین ئاگامان لێی بێ لەبەرەوە ئەو بەڕێزانی کە پیشەکانیان سەختە پێویستەکە بە ڕۆژوو بن باشە بادام ژیانیان دابینە بێ ڕسق بە بەرەکەتە ڕسق بە عادەت نییە بەڕێزان بڵێ من چەند پەیە ئەەکەم نا چەند پەیە ئەکەی خوای پەروەردگار بە نەخۆشیەک لێتی دەردێنێتەوە لەبەرەوە بەحسا بۆ ئەحکامەکان و ئەمرەکانی خوای پەروەردگار بکەیت قوتابی بەڕێزەکان ئەوانی کە لە ششن ئەوانی لە زانکۆن ئیمتیحانی کۆتایی ساڵیان هەیە بە هیچ شێوازێک عوزر نییە بەڕێزان ئیمتیحانات پاساو نییە بۆ ڕۆژوو نەبوون تکا ئەکەم لێتان ئێوە ئەتوانن ئەگەر ئەتانوێ پابند بە حکمەکانی شەرعەوە ئێوە لە شەوان سەعی بکەن بە ڕۆژ ئیسراحەت بکەن بەڵام تۆ لە ماڵەوە و لە بەرمکەیەف و هیچ مشکلت نییە و لەسەر مێز و کورسی دانیشتوی تۆڵەوە ناتوانم بە ڕۆژوو بم ئەوە نابێ بە پاساوێکی شەرعی عادەتەن ئیمتیحانەکانەکەونە بەیانیانەوە ئێوە سەعی ئەکەن لە شەوا بە ڕۆژە چەند ئیمتیحانەکەن دوای عەسر بخەون ئەو کاتی کە ڕێژەی شەکر ئەو کاتی کە ماندووبوون بۆ ئینسانەکە دروستەکە ڕۆژوو لەو کاتەیە ئێوە ئیسراحەت بکەن بەڵام ئێوە چەند عەکسێکەنەوە لۆدەکەی خۆتانەکەنە سەر ئەو کاتی کە کاتی ئیسراحەتەوە بە ڕۆژوو ئەتانوێ بە ڕۆژوو نەبن ئەمە لە شەرعە ئیمتیحانات ناکرێ بە پاسا و پیشە ناکرێ بە پاسا و بۆ بە ڕۆژوو نەبوون ئیلا بۆ حاڵەتێکی زۆر ناچاری نەبێت خاڵێکی تر بەڕێزان ئەو کەسانی کە چوونەتە ساڵەوە بۆ نمونە پیاوێکی بەتەمەنمان هەیە یا بۆ نمونە کەسێکمان هەیە لە ڕووی دەرونیەوە ناتەواو بووە تێک چوە لە ڕەمەزانە ئەمانە بەڕێزان ئەو کەسانی کە خەڵەفاون لا لە ڕووی دەرونیەوە تێک چوون ڕۆژویان هەر لەسەر نییە مطلقاً نە قەزای ئەکەن و نە فیدیەی بۆ ئەدەن بۆ نمونە پیاوێکی پیرمان هەیە چۆتە ساڵەوە زۆر چۆتە ساڵەوە هۆشی لای عیبادەت نەماوە تەرکیزی نییە نازانێت نوێژ و ڕۆژ و ئەوانە چێ نازانێت کێ ڕەمەزانە و کێ ڕەمەزان نییە ئەمانە قەزاییان بۆ مەکەنەوە فیدیەیشان بۆ مەدەن چونکە ئەسڵەن وەکو مناڵوان ئەمانە لەسەریان نییە خەڵکی شێت لەسەری نییە ئەو کەسانی تووشی نەخۆشی دەرونی بوون لە مانگە پیرۆزەیە بەڕێزان و نەخۆشیە دەرونیەکەیان مزمینە ئەمانە لەسەریان نییە بەڵام ئەگەر نەخۆشیە دەرونیەکە کاتی بوو وەکو نەخۆشیەکی اعتیادی سەیرەکرێ و دوای ڕەمەزان پێویستەکە کەسەکە قەضای بکاتەوە ئەمانە کۆمەڵی حکمی ترن ئێمە گرنگە لە مانگی ڕەمەزانە ئاگامان لێیان بێ و فقهی ڕۆژبوون ئەمانە پێویستە ئێمە بیزانین تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم وصلی الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين